ئەم کاتتان باش. بینەرانی خۆشەویست بە بەرنامەی ئاور هاتمەوە خزمەتتان بۆ ئەوەی تەوەرێکی تر و باسێکی تر هەڵبژێرین و ئاوڕێکی لێ بدەینەوە لە ئەم ڕۆژەدا. پێش هەموو شتێک ئەمڕۆ 31 جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەیە. لەسەر ڕێبازی کۆمەڵە و بۆ پێشمەرگایەتی لە خاکی کوردستان کەسانی زۆر گیانی خۆیانیان بەخت کردووە کە هەر لە پێش هەمویان کارخانەی معاینی بوو یادی ئەو پیرۆز بێت و ئەم ڕۆژەش بۆ هەموو پێشمەرگەکانی کۆمەڵە و هەموو خەڵکی کوردستان پیرۆز بێت. تەوەری ئەمڕۆمان داناوە بۆ باس لەسەر ئەوەی کە وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیاندووە بۆ ساڵی 2014 ئێران هێشتا وەکو هەر لە ساڵی 1985 هەتا ئێستا حامی و پشتیوانی تەروریزمە لە جیهان و بەتایبەتی لە ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاستە. یەکێک لەو قوربانیانەش کە لەم نێوانەدا شەهیدی زۆری داوە هەر کۆمەڵەیەوە هێزە کوردیەکانن کە کەوتونەتە بەر هێرشی و پەلاماری کۆماری ئیسلامی و بە جۆرەهای زۆر بەتایبەتی لە خاکی هەرێمی کوردستان کەسی زۆریان تێرۆر بووە و شەهید بووە. بۆیە ئەم باسەمان داناوە کە لەسەری لە هەروەکو هەموو کات بۆ ماوەی 15 خولەک لەسەری باس بکەین بە میواندارەتی کاک سۆرانی سەلیمی. کاک سۆران بەخێربەی بۆ بەرنامەی ئاوڕ و سپاس کە هاوڕێمانی لە گەڵام بەرنامەیە. کاک فازڵ گیان منیش سڵامەیە بۆ جنابەت هەموو هاوکارانتان لە بەشی کوردی ڕۆژهەڵات تیڤی و هەموو بینەرانی خۆشەویستانی خزمەتتانم کاکی گیان. کاک سۆران هەروە کە ئێوەش ئاگادارن وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئێرانی لە لیستی ئەو وڵاتانە و ئەو هێزانەی کە پشتیوانی تەروریزمن لە دنیادا ئێرانیشی ڕاگەیاندووە بۆ ساڵی 2014. ئەمە چ کاریگەریەکی هەیە و ئەتوانن ئایا بڕیارێک لەسەرەوە بدەن و ئەتوانن بەم شێوەیە زەختێک لەسەر ئێران بکەن؟ مقدمەتەن ئاستەمە خزمەتان کە دەرواقع ئێران لە 1984ەوە یعنی لە زمانی دۆناڵد ڕۆیگان بە شێوەیەکی بەردەوام هەر ساڵە یعنی بدون استثنا لەو لیستە قەراری گرتووە. ئەو لیستێکە کە وەزارەتی ئەمور خارجیە ئەمریکا دەرواقع سفارشیات بە بەشی تەروریزم و مبارزە لە تەروریزم دانشگای مریلند و ئەوان تاهەیەکەن بعد کە ئەدرێ بە کۆنگرسی ئەمریکا کە شامڵە هەم ئەنجومەن نەمایەندەی و هەم دەرواقع سینای ئەمریکا. هەروەها زمکە یان تقریبا حدود 31 ساڵە ئێران بە شێوەیەکی بەردەوام یانی نەبراوە لەو لیستە بووە. زەخت وەکو زەخت خستن خۆ بزەمانەتە ئەجرائیەکی نییە ئەو گزارشە، بەڵام یەک ئەنە مەسەلە هەست. بەپێ و گزارشە کە هەر ساڵیش دەرواخوازم کرد و کاتوو بەسەر ئێران ڕسمەن هەنە و لیستە تەرۆر دەوڵەتە ئەمریکا یانی وەکو دەوڵەتی کە هەم حامیە تەروریزمە بینەمەلەداوە هەمەوە کە خۆشی تەروریزمێکی دەوڵەتی خەریکە پەیگیریەکە. بەشێک لە تحریمگەری یەکجانبە ایالات متحدە یا یەکلایەنەی ایالەتی متحدە دژ بە کۆماری ئیسلامی دەواقع زۆرتر لەسەر بنەمای هەر ئەو حمایەت بە تەروریزمەیە و ئەو گزارشە کە هەر ساڵ وەزارەتی ئەمور خارجیە بە دلیل و بەڵگە دەرواقع ڕوویەکات ئەبوو بە یانێ ئەگەر تحریمی لەلایەن ئەمریکا لە 31 ساڵ 32 ساڵ گذشتە بەرعەدەیە لاسەقاوە بەشێکی بەخاترەوە بەحسێ تەروریزم بەڵێ ئەتوانێت زەخت خات و زەختەکەش خۆ بیشتر لەوەی کە سیاسی بێت زەختێکی دەواقع تحریمی بوو بەشکلێک دەواقع اقتصادی ئێران زیبەنای اقتصادی ئێران گرتووە. مەزاق بەرەوەیشە خۆ پاشەوە زۆرێک لە دەوڵەتان بەتابەت یەکێتی ئەوروپا ئەو گزارشەیە قبوڵی سەکارم بۆ نییە کە سری مەنافە وای ایجاد لە ساڵەکە گذشتە کە ئەوروپایەکان دەرواقع فرەوەخ ڕابطێنەتە گێرانە حەبس کردە، ئەمما بۆ چەنە ئەوانش مەجبور بە فرۆکردان بەسەرەوەدا بنن بە پێ گزارشەوە حتا فرێک لە تەحریمگەرێکی ئەمریکا ئەوانش تا حەدێکی زۆر دەرواقع پایبەند بن بۆ تەحریمگەرەکە ناتوانین کاریکەین بۆ شێوە بەڵێ ئەتوانین زەخت بخاتە سەر. بەڵێ کاک سۆران ئەگەر سیرێکی لیست یان لەو شوێنانەی کە سەردێڕێک لە هەواڵەکان چ لە تەلەڤیزیۆن و سەتەلایتەکان و چ لە ڕۆژنامەکانیش سیرێکی لێ بکەین ئەبینین مەسەڵەن زۆر جار ئێران لەسەر دێڕی هەموو هەواڵەکانە کە لەسەر تێرۆریزمە کرێ مەسەڵەن وەکو ئەڵێ نەخشی ئێران در سەرکوب بە وەحشیانەیە مردم سووریە در گزارش ساڵانەی وزارەت خارجه ئەمریکا یان ئەمریکا رژیم ایران را در لیست رژیم‌های حامی تروریسم خود نگه داشته یا مزدوران افغانی رژیم ایران در سوریه
ئەمانە لە زۆر شوێنە ئەبینین ئاماژەیەکرێت بەوەی کە ئێران ڕۆڵێکی هەیە یان ئەوەی کە زۆر کەس ئەیبینین لە هەواڵەکاندا مەسەڵەن چەند کەسێکی ئێرانی سەر بە کۆماری ئیسلامی لە سووریا یان لە عێراق کوژراون و جنازەکانیان نەگەڕێنەوە بۆ ئێران و بە ڕێوڕسمێکی گەورەیش پێشوازی لێ یەکەن. و ئەنهدامی ئەو شەبەکە تروریستەکان کە زۆر کاتیش ڕووی داوە سەر بە ئێران بوون دەستی لە یەمەن بووە و خاڵی زۆر هەیە کە ئاماژەی پێ بکەین کە وتم لە سەردێڕی ڕۆژنامەکانە و سایتەکانە ئەیبینین. بەڵام هەر دوێنێ بوو وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران ئەفخەم ڕایگەیان کە بەتوندی ئەم تۆهمەتانە ڕەدەکەنەوە و ئێران هیچ پەیوەندیەکی بە تروریزمەوە نییە. چۆنە هێزێکی سیاسی ئاوەها بە ئاشکرا ئەتوانێت ئەم هەموو تۆمەتە لە کۆڵی خۆی بکاتەوە؟ البته یک چیز پس کم کرد فضل دنیای سیاست دنیای تعارف هەڵگرەی نییە یک دومن ئێران هێزی سیاسی نییە دەوڵەتە يعني وكو حزب نییە کە بڵێ مەسەن هێزێکی سیاسی لایەنێکی سیاسی بەڵام حکوومەتێکە کە خۆ ملیارها دلار دەرامەدی لە ساڵانە هەست و تایبەت دەرامەد نەفتی کە لەو دەرامەدە دەرواقع لەو مەنابە ماڵیە توانێت استفادە کات بۆ ئەوە کە سیاسەتەکانی بواتە پێشەوە. یەک دوومەن عەرزم کرد سیاسەت باتەوە کە لە عەرزەی دیپلۆماسیە دەرواقع عەرزەی تعارفات نییە و شتێکی عەجیب و غەریبی نییە بەرهەڵ تۆ اتهامی بە تۆ واردەکەن تۆ فڕۆ ڕاحەتیت ئەڵێنە ئەمریکا گزارشێکی دەواقع بڵاو کردوتەوە گزارشە نەوەشدارە نووسینە و خوێنراوەتەوە هەرە و لە بەرابەریشە ئێران زۆر بە سەراحەت وەزارەتی مخارجەکەی تێ هێژێ ئێمە ئەو کامان نەکردە. ئەمما کاک سۆران ببوورە ئەزانیمە بەستم چۆنە هەر وڵاتێک بە پێی یەک سری پرەنسیپ حسابێک بۆ وڵاتان و بۆ هێزە نێونەتەوەیەکان وەکو ڕێکخراوی یUN و باقی ڕێکخراوەکانەکات هەست دەکرێت بە جۆرە حساب یعنی هیچ حسابێک بۆ هێزیەکەی دەرەکەی من گەرەکمە بگەمەوە شوێنە بەڵێ بەبەست مهرەوە بوو لە بەشی یەکەمە ئەوەیە کە خۆ بارحاڵ تۆتی ئەتان کۆلیانەوە فربێت تعارف وەکو دەوڵەتی هەڵی من وام نەکردەوە تەوا دەوڵەتیان فەقەت جمهوری ئیسلامی نییە زۆر دەوڵەتی تر چینیشە کۆریشە باشە کوباشەیە کە یا دەورانی سەرهەم قەزافی بوو لە لیبیا یاوەتی مەوەمان نەکرد لە خۆ سەرهەم قەزافی دانی بەوە دانیا کە بەسەر هەواڵاتماکە لە لاکربیا ئەوان دەرواقع من هەرمیان کرد یا ئەوان خسبیان خواڵ ئەوە وەکو بەشی یەکەم کە لە عەرزەی دیپلۆماسیەوە شتێکی ڕوتینە. ئەمما ئێران شی بگەڕێتەوە بەوە کە ئاسان فەلسفەی تۆریزم و دەستێوەردانێکی لەو شێوە لە ناوچەکە لەلایەن ئێرانە بۆ پێڕەوەکرێ کە بگەینە سەرەوە کە ئایا ئەو ئەسڵ محلێک لە عێراق دادەنێ بە وڵاتان و ڕێکخراونێنەوەیەکان یانە. خب جمهوری ئیسلامی دوودانە دەرواقع بنەمای هەیە یەک هەل ئەوەگەڵ ڕۆژگەل ئەوڵە و خمینی ڕایگەیان هەناردەکردنی شۆڕش یا سەدورە شۆڕش بە انقلاب بەسڵا بە منطقە و جەهان ئەمە بنەمای ڕوانگەی ئیدئۆلۆژی شیعەی حکوومەتی نوعی خمینیە. خب کە بەپێیەمە تۆ ئەشێ مباني إسلام التشيع ولاية الفقيه وحكومة إسلامي لمنطقة ولا جهانا فردي. أما بمعنى شخص بمعنى وسحمات لجروب قليك لم راستا حركتك وإيجاد جروب قليك بو كلم راستا حركتك دواي انقلاب إيران كحزب الله للبنان قدرتك لي دواي انقلاب إيران هزان وصاشتا حف حماس لفلسطين داد دمرزي وأبي نشب لايكي وصل مدن فلسطين أورقا دوای انقلاب ئێرانە کە سپای بەدەردا دەمەزرێت دوای انقلاب ئێرانە حوسیەکان یەمەن قودرەتەگرن دوای انقلاب ئێرانە شیعەکان قەتیف لە عەربستانە هێزەگرن دوای انقلاب ئێرانە کە لە بەحرێنە شیعەکان ئەکەفنەتە کاپووە و مەسایلی پێشتێکە دیتان وەجالبە دوای انقلاب ئێرانە کە ئێمە بیشترین دەرواقع تێکەڵچوون و شەڕ لە نێوان شیع و سونی لە پاکستانە بینیوە پاکستانە بێ بە گۆمێک لە خوێن دوای انقلاب ئێرانە کە شەڕگەل مەسەبی دوو بەرابەرێتە لە هیندستانە بوو ناجم نەبوو بەس دوو بەرابەر بوو. خۆ ئەمە بنەمای دەرواقع سیاسەتێ منطقەی و خارجی ئێران لە ڕوانگەیەکی ئیدئۆلۆژیکۆ یانێ تۆ وەزیفەتە ئەو شۆڕشە هەناردە بکەیت وەزیفەیەکی لایە دوو ئەوان بە لەحاز ئیدئۆلۆژیکە و بە یەک پایبەندن و شەرعیەتیشی بۆ تێرنەوە ئەویش ئەوە کە لە ڕێگەی خوا و پێغەمبەر و ئەو مەبانی ئیدئۆلۆژیکە کاسیان مجازی ئینسان بکوژی و ئەبێ ئینسان بکوژی نەوەکە مجاز بیت ئەبێ لە تە کافرە شەڕکەی
وأما مخصوصا لجروه تروریستی كان منطقة زورتر رندانوي هزان جمهورية إسلامية سايكل برواقع إيدولوژية وكو القاعدة جاء القاعدة جروها أم دولتي كي نظام من ده ودرس قبل زوج القاعدة نواد دهين ودي دوسبي جمهورية إسلامية لأوروبا لا خود خام يعني سطحا مولد تروریستی ما فقط 450 مولد ترور ما نستوصل جمهورية إسلامية جهانا تا دهين نواد ترور شخصي وكان ترور برفز مركز الخبير ترور بقوام معرفتي لمركز يهودي قال أرجنتين ببوينس آيرس آمية قال اشتباهنا كر نازل بقوام معرفتي لتشنجي جيتر أمانة بمعنى ترور عملية تروريستي لباكو لتايلاند لأندونيزي كأمانة الوزارة شوارد الوزارة سياسة رويدا مفرد ودنيا خب أما بقي أو روانغان إيديولوژي كان بمجرد توجيه كان سری فدایی گل که در واقع شستشوی مغزی دریاگا حسیا خب ابزار جمهوری اسلامی بمانوا به پی وقت خب در واقع جمهوری اسلامی یک اسلوب گل امروزی جهانی مدرن ناخونید اش ابزاری که بمانوا کش اوه که میلیاردها دلار پول از صرف یکا صدها گروه تروریستی هزاران نفر تروریست در واقع تربیت یعنی کرده صندوق یعنی مغز یعنی شستشو داده و او ابزاری هست متاسفانه من پیما بین غیر کاک سۆران ئێستا ئەگەر بمانەوێ ئەو گروپانە و ئەو ئامێرانەی کە کەڵکی لێ وەرەگرێ بۆ تێرۆریزم لە ناوچەکە ئەتوانێ ئاماژە بە کێ بکەی ئایا با من ڕوونتر بیڵێم ئایا سپای قودسیش یەکێک لەوانەیە کاک تازە سپای قودس باڵی ئەجرایی جمهوری ئیسلامیە باڵی ئەجرایی سیاسەتی خارجی جمهوری ئیسلامیە يعني ما بيرجمان باشان خبر يعني الجمهورية الإسلامية سقط وكو هالولايات ضد دستگاه جاسوسي ضد جاسوسي سوى تبعية وزارة الاطلاعات كسي كي صرنا والله خنا بوظيفة وكو وزارة الاطلاعات كان ولا برا جاسوسي شكل دنيا وضد جاسوسيش أنجام برا وكمنافع المملكة كي تأمين أو كان مبني أما جزء معدود ولات كلك هيزكي سربازي هي وكو باغي إجرائي سياسة المنطقية وخارجية خوي وأي سباي قدسة أجر سباي قدسة على الاسترولة أو هي مثلا بيجي شو سباي قدسة بس بيخلي الاسترولة نخي كل من سباي قدس بالأخص بحالوانا كان أي قاسم سليماني دلوقتي أماني يك دهن وظيفان لأول انقلاب يعني لو زمانك تقبل أول دهيش صوت الدم نزجان معنا فيما قبل نجنا يشتغل وبعد انتقل داميدان أول بوجك ساز رخصن سازماندهی آموزش و تجهیز گروه‌هایی که در واقع اتوانن با ایران کار کرد. لعراق سپاه بدر مانس که اصحاب اهل حقیقی به اضافه بگوید چندین گروه بوشکو بولیت شیعه که در واقع ایران یان در واقع به نابودی کشانگا حزب الله رسما توسط در واقع سپاه قدس و سالها آموزشی دیگر حزب الله لبنانیش که خواهد از آن جریانه که در واقع چون حماس هر بوجوره در واقع جهاد اسلامی هر بوجوره لفلسطین بعضم و حوثیه كان ليمن هر بوجوله وأبطأ أمان فقر لينني أمانة نفوذ يعني كده ناو قلب أفريقيا شا صار هاي صار يكي لمراكز أصلي فعالية سباي قدس لقلب السودان أبو والسودان قال خب أنا كي لحامي قال أصلي بالواقع توريزم لجهانا كذا عمر البشير أصلا إجازة هي بروا بشوينة بالواقع حتى السودان كي بو أفريقيا الجنوبية غير قانوني بو خب يكي لبنك أصلي كان يعني أويبو يكي لبنك أصلي كان يعني ليبي بو يعني أمان حتى لقصري أفريقيا لغرب أفريقيا تشرق أفريقيا تشمال أفريقيا سپاه قدس فعاليتي كي در واقع برچای بودن و خب میلیاردها میلیارد دلارش البته بودجه بود و سالانه چیزی حدود 1 میلیارد تا مشارکت کمک به حزب الله که سپاه قدس مانگانه چیزی حدود 23 میلیون دلار کمک به حماس اتر اما چیزی که روتین وزارت خارجه آمریکا توانی که بدسی برئیس سایر هزینه گلی که لگروه مختلفه کات و بماند بالا ابزار سپاه قدس بحال اجراییه ولی ابزار دو دانه تر ابزاریه جمهوری اسلامی یکی منابع مالیه که نفته و سایر درآمد که در واقع بجگه که خرج مملکت که خوب کرد خرجم پروژه که دومن ابزارکشی و انسان جلسه که وقت تولیس لسط خوامیانه أفريقيا وحتى في گزارش که ایالات متحده لأمریکا لاتینه که وخب أبدا سابقه که چند ساله هی لأمریکا لاتینه خیلی فعالیت و در واقع لوی انسان جلکن کامن مثلا کن با پول
ولا نهايتها بس السوشيتي ايديولوجي امانه والدك وهذا مش بقى بايس وكل جوا صالك قبليش انا كنت انا يا جمهوري سامي حسايا ودنيا انا كابو شنو حساوك اما 36 سال خليك بوجي يك مملكه ثروت والسامان يك مملكه تاراجكات بتالانك كبتواني هزاران نفر توريزم بسطح المنطقه بهالقولش بعد كخو برحنا ودا بيسرك بكم الجهني يعني تتوبوا عساني نتواني بيبيران بيجي جميع كرو وبرحال إيرانش أبزارك واي هست أتواني لهر شوينك در واقع إيجاد آشوب ونأمني و ئاژاوە گێڕی بێت و متاسفانە عیزم کرد ڕۆژاواشە لە دەوران شەڕ ئێران و ناقەوە لە دەهەی شەستا ئەگەر کەمی محکەمتر ڕادە ئێرانە بێسیەوە و مەنافی اقتصادی خۆی لەبەر چاو نەگردا سرف ئێستا هێوا بە دنیا تووشێم دەردی سەر نەبوو. کاک سۆران ئێستا حەزم کرد بێنەوە سەر ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاست. ئێران بام هەموو هێزە کە لە اختیارەتی و دەست ناپارێزە لە هیچ کارێکی قیزەون لەم ناوچەیە. ئایا ئەتوانین وا سێریکەین کە پرۆژەی سەرەکی لەم ناوچە بەرگریکردن و پێشگرتنە لە پرۆژەی خۆرهەڵاتی ناوەڕاستی گەورەی کە ئەمریکا باسی کرد کاتی خۆی؟ تواشەکەم بێگومەندان بەحسێکی وەسە ئەبەتە من ئاسیشە باوەڕ شەخسی خۆمە کە پرۆژەی خاوەنیانەی گەورە کە ئەبەتە شامل شمال ئافریقای شێوی تا حدێک هەر سەرەگرێت و هەر هێستا بەردەوامە کە ئەپەوا بێت ناوەندی ئەو ئاڵە گۆڵگەلیشە کورد و کوردستانە ئەوە کا هیچ ئەسەم بەسرێت ئەما ئێران حتا بەر لەوە کە ئەو بەحسێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێتە بەرەوە بەرحەڵ جمهوری ئیسلامی و تیۆرەسینەکانیان کەسکەی کە ئەستراتیژیسیەنن وەکو دەوڵەتێتر ئەیان زانی کە بەرەخەر خاوەنیانە ڕۆژێک لەو حاڵەتە نامێنێەوە شەقەت ئەم بڕوا بەرەو کرانەوە بڕوا بەرەو تەغییراتێک واخە جمهوری ئیسلامی ئەوەشیان لە پێم وابە هەر لە سێدەهەیە ڕابردوو هەر ئەیزانی حتا لە زەمان شەڕی سەردا ئەمە مەسەلەی تر ئەوەسە کە جمهوری ئیسلامی عەلاوە بەر ئەو بەحسێ تریشەس ئەویش ئیجاد یا دروستکردن و پێکێنانی شتێ بەناو هلانی شیعە یا کەمەلمەندی شیعە کە دەرواقع لە بەعەلبەکی لوبنان دەستی پێکات لە سووریا ڕدەوێت لە عێراق ڕدەوێت ئێران و ئەلبەتە بەحرین و یەمەن و بەخشێک لە عەرەبستان شاملەوێت کەمەلبەندێک کە ئەتوانین بچین بە یەک دلیل زۆر زۆر مهمە کەمەلبەندێکە کە کەمەلبەند ئەنێرژی جەهانە يعني قسمة عمدة لإنرجي ووزو نوتي جهان دواخل لو كمان بندا يعني لو هلال الشيعية دواخل شكل كده خو جمهورية الإسلامية بحال سوداء وكبتوانك ناجم إمبراطوريكي كلاسيك أما الشبه الإمبراطوريكي جارتا خلبكو مرقلاك شو قال الشيعة أم جارا جان أي تشيع لخاوم يعني إنك خب لخلت تعداد شيعان كم ياربطة ومستلزمه وصل كدواخل شو قال منطقة بجوية دس خوش تغيير يعني الجمهورية الإسلامية بيخوش تغيير لخاوم يعني شو بقى أما أنا لو راستي خاوم يعني جورا وأول كدواخل ولاتان جديد إيجاد بنية ديمقراطية إيجاد بالنخل أو فقط هذا بشون هو قبل فانت بهر شيء ويبقى شيء كان نم كان منطقة كعازم كل كلهم بخاوم دصالات يا هيزي زورتين يعني به وعملان خب بيشتغل تحت فرمان الجمهورية الإسلامية بو أو بس تيشير دواخل هر شيء كيبوغ ملة إيران أو حراجي قرب للبنان عازم كحزب الله اسكا نيريا صالها بين حزب الله عمل كهندو كان دو جبهة جنبش شيء عن لبنان شر وبشتي فقط بخادر دستودان كان إيران شريكنا خوي سوريا كخليك أيضا إن أقلية جيانز درسدي علوي خليك حمايتك بيجان وبدلت وصوب بنجان زانا في الإنسان يشكجراوا وإيران دواخل شريكة أصلية إيران خطأ زانن صالانة تقريبا چنده هزار نفر لإيران خليك تيرور كريت أمر قسمت عمدەی سەفەر مخاطر سیاست گەلێ نابەرپرسانی جمهوری ئیسلامی گورێتۆن ڕۆژشیعەکانێک کە خەریکن انتقام ساها دەرواقع ژێردەستی لە سونیە سێنە بەحرین تانکەتی و متاسفانە یەمەنیش کە بینن 11 ملیۆن نەفەر خەریکە ئاوارانی تەبان دەست یەمەن سەفەر مخاطر منویاتە دەرواقع ئاوای خامنەیی و بەرەی شیعەی سیاسی امکان بە تەشەیع وقوعی نییە وەکو مەسەڵ وەلی وەکو بەرەیەکی تەشەیع و جمهوری ئیسلامی دقیقاً لبرانبر أو تغييرات الولايات المتحدة والجامعة مدرن إمروز يعني متمدن إمروز جامعة آزاد كوموجي آزاد جرواق جهانگری که اجرای کرد أو بخوی سال هست پروژه تری هیا و تعریفی شی کرده باشی هنگامی هلینا اویش ایجاد در واقع هلالی کشی است. بله. کاک سۆران کاتێکمان بەرەو کۆتایی هاتووە لە ماوەی یەک خولەکدا ئەگەر ئاماژە بە دوایین پرسیارەکەمان وەڵامەکەی زەحمەتکەشی ئایستا قۆناغێکی تازە لە دانوستانەکان دروست بۆەوە زۆر هەستیارە دانوستانەکانی ئێران و 5 زێدە یەک
ئالم کاتەش کە ئەم راپۆرتەی وەزارەتی دەرەوە بەڵاو بۆتەوە ئایا هیچ پەیوەندیەکی هەیە بەڵام لە ماوەی یەک خولەک لا من باوم لەسەرەوە نییە چۆن ئەو گزارشێکی ساڵانەی یاسن هیچ ڕەتێکی بەرمینە نیە هەر ساڵ بوو بە چه زمانی کە نێوەند ئەمریکا و ئێران ئێتر لە ئەو هەڕی ئین بوو ناکۆکی بوو چە ئێستا کە هەوڵەدەن چارەسەرکردن ئاسان پەیوەندی نییە ئەوە شتێکی سیستماتیکە حتا ئەگەر لە تەک ئێرانیش رابطەی دیپلۆماتیکی بێت بازمەوە کاراکە دانشگاه نوێنەر مستەقل لە وەزارەتی ئەمور خارجیە ئەمریکا مستەقلە لەو بەحسە بۆ گزارشێکە کە چەندین دە هەست لە ویلایەتە متحیدە هەر ساڵ بڵاوێتەوە هیچ ڕەبتێکی حتا ئاجم کە ئەگەر لە ئێرانیش سپایت لە ئەمریکا و گزارشی تەهیە کات و ئەیدەست زەمان شایش و کاریانیان کرد و بەسەراحەت انتقادیانە کرد لە وەزیەتەوە بەشە لە ئێرانە لەسەر دەمشار ئەوەیە کە هیچ ئەوان وەکو پەیوەندی ناگەن لە جمهوریەتی ممکنە استفادە لێن کە ممکنە خامنەی یا تۆنڕەوەکان سۆزی استفادە لێکەن کە بۆ بۆ ئەمریکا فرامێتی نییە ئەو قسەس لە ئاست دیپلۆماتیکەوە فرە لە ئەستە قازیەکە کە بەحسی هەستەیە کەس کە پێم وابن تۆنڕەوەکان ئێران حەز ناکەن حەل بێت تاسیر لەسەرەوە دانێت. کاک سۆران زۆر سپاس کاک سۆرانی سەلیمی چالاکی سیاسی و شورۆڤەکاری بابەتە سیاسیەکان سپاس دەکەم لێوە لە هەموو هاوکاران. سپاس لێوەش بینەرانی خۆشەویست کە هەتا ئێستا هاوڕێی بەرنامەکەی خۆتان بوون و هەتا کاتێکی دیکە و بەرنمەیەکی تر ماڵەوە.